بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. برزان خوشويستانم ئەمەوێ لە خزمەتتانە باسی چاکەیەکەم کە ئەو چاکەیە لە ئاگەر ڕزگارت ئەکە. چاکەیەک تەنها لە 1 دقیقەیە ئەکرێت. بەڵام پێش ئەوەی باسی ئەو بکەم ئەمەوێ مەشهەدێکی قیامەت بۆ بەڕێستان باسکەم. ئینسانی موسڵمان لە ڕۆژی قیامەتە هەر یەکێک لە ئێمە بابێنێتە پێش چاوی خۆی لەبەردەم خوایە جل جەلالوه محاسبە ئەکرێ، تەرازۆکانی ئەبەم شێوازە لە ئاستی یەکە وەستاوە. ئەم کەسە ئەوێ چاکەیەکی دەستکرد، ئەچێت زۆر ئەگەڕێ لە ناو ملیارەها خەڵکدا هەتا باوکی بدۆزێت. تەکلیف لە باوکی ئەکە کە هەرچۆنە بێ یەک چاکەی بەداتێ. کام باوک؟ ئەو باوکەی هەموو ژیانی بۆ ئەم سووتانەوە، ئەو باوکەی هەرچی پارۆ سەرۆ سامانی بۆ لە خزمەتی ئەمە بووە، ئەو باوکەی تەواوی خزمەتکاریەکانی دنیای بۆ فەراهم هێناوە. یەک تەنها چاکەی ئەوێ کە ئەچێتە بەردەم ئەم باوکە عەزیز و دڵسۆزە، باوکەکە لێ ڕائەکە و هاوارەکە نەفسی خۆم. دوای ئەمە بیرەکاتەوە نا دایکم زۆر نازی کێشاوم، زۆر ماندوو بووە لەگەڵما، هەرچی ویستۆ بۆی جێبەجێ کردوم، با فریاکەوم. ئەچێتە لای دایکی، بە تەسەووری ئێوە بێ دایکێکی جوای باتەوە کە جەرگ و ڕۆحی بۆ منەڵەکەی بێ، ئامادەی چاوی خۆی، دڵی خۆی، گورچیلەی خۆی هەموو شتێکی بەخشێ لە پێناوی مناڵەکە. هەر ئێستا کام دایک ئەبینی خەوی خۆی نەبەخشیوە بە مناڵەکەی؟ کام دایک ئەبینی ژیانی خۆی نەبەخشیوە بە مناڵەکەی؟ ئەم دایکە لە بەرامبەر مناڵەکە ئەگەر بۆی بدۆزێتەوە دایکی لە ئەم ملیارەها خەڵکەدا هاوارەکە نەفسی. دوای ئەمە بیرەکاتەوە بزانم پیاوەتیم زۆر لەگەڵ کێیا کردووە. بیرەکاتەوە خێزانی زۆر ئەم کەسە پیاوەتی لەگەڵا کردووە. هەموو ژیانی خۆی سووتاندووە لە پێناوی خێزانیە. ئەچێ بۆ لای خێزانی، بەشکم ئەمە خوایە ئەم خێزانەی کە شەو ڕۆژ چاوەڕێی چرکەی دەرگاکەی ئەکردەوە کەی هاوسەری بیکاتەوە بگەڕێتەوە. تەکلیف یەک چاکەی لێ ئەکات، هاوارەکە نەفسی. ئادێ بچوو بۆ لای ڕەفیقەکەت، بۆ لای برادەرەکەت، بۆ لای ئەو کەسێک کە خۆشەویست، بۆ لای خزمەکەت، هەمووی هاوارەکە نەفسی. کەس ئامادەن یەک چاکت بدات. ئەم چاکەیە بە چەند ئەکڕ؟ با بزانین ئەم چاکەی ئەمە بە چەند ئەیکڕین لە ڕۆژی قیامەت. ئەگەر بێت و هەموو سەرزەوی هی تۆ بێ، بە هەرچی شتێکەوە کە تایەتی، نەوت هەمووی هی تۆ بێ، ئاڵتون هەمووی هی تۆ بێ، مرۆڤەکان هەمووی خادمی تۆ بن، هەموو بینا و قەسر و قسوور هەمووی خاوەنی تۆ، هەموو کارگەکان، هەموو زەرعات، هەرچی شتە دەریاکان هەمووی تۆ خاوەنی بی. بزانین ئایا چی پێ ئەەکەی لەوێ؟ خوا جل جلاله لە قورئانە ئەفەرمێ إن الذين كفروا لو أن لهم ما في الأرض جميعا. ئەگەر ئەوەی لەسەر زەویە هەر هەمویان هەبێ ومثله معه، بە ئەندازێ ئەوەش جارێکتر هەیان بێ، واتە 2 جار کوڕەی زەویان هەبێ، ليفتدوا به من عذاب يوم القيامة، هەمووی ئەبەخشن تەنها لە پێناوی ئەوەی لە عەزابی ڕۆژی قیامەت ڕزگاریان بێ، بەڵام ما تقبل منه، لیان قبول ناکرێ. واتە بۆ یەک حەسەنە تۆ ئامادەی هەرچی سەر زەوی هەیە 2 جار سەر زەوی ببەخشی، بۆ یەک حەسەنە دەستگیری نابێ. دەی بزانە ئەم حەسەنەیە چەند لە دنیا بە ئاسانی جێبەجێ ئەکرێت. وەرە سیر کە لە 1 دقیقەیە تۆ چیت پێ ئەکرێت. پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ کەسی وایە یەک وشتری بەخشیوە. ئیبن مەسعود بۆمان ئەگێڕێتەوە لە کەسێک هات وشترێکی بەخشی، وشترێکی مینە، پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم سەیری کرد، فەرمووی ئەم پیاوە لە ڕۆژی قیامەتە 700 وشتری ئەدەنەوە. ئەو بەخشش. ئەفەرمێ ئەگەر کەسێک خورمایەکی بەخشی جاری وە هەیە، بە ئەندازی کێوی ئوحود خورماکەی وەرەگرێتەوە، ناوەرە لە 1 دقیقەیە بزان چ چاکەیەکت پێ ئەکرێ، ئەتوانی چەندە خۆت ڕزگارکەی. لە 1 دقیقەیە لە 1 خولەکدا ئەکرێتەوە قل هو الله زۆر بەهێمنی 5 جار بیخوێنی. تۆزە زمان بجۆڵێنی 10 جار، ممکنە 15 جاریش بیخوێنی. قل هو الله أحد با 3 جار بیخوێنی، تەنها 3 جار. لە 1 دقیقەیە تۆ 3 جار بخوێن. سبحان الله
أفرمي قل هو الله أحد تعدل ثلث القرآن يك دانيان وكو هيك لسرسي قرآن خوان بيت دوان دو لسرسي سيان ختمي قرآن كردو شنيكي بيج لسر جاي خوتنت ناتواني سيجار قل هو الله بخيني كاتي سواري سياركت أبي ناتواني سيجار قل هو الله بخيني بوي أجر خوانا خواص قدرك لي رويداليت تو بختمي كي قرآن وبحضوري خواشات بي لصاحي محشرة لبردم خوايا بوستي أكري ليك خلق دا سبحان الله وبحمده عدد خلقه ورضا نفسه وزينة عرشه ومداد كلماته دجار بلي ليك دقيقة أتواني دجار بلي لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير أتواني نزيكي بنجاجر ليك خلق دا بلي سبحان الله وبحمده سبحان الله وبحمده پیغمبریان صلی الله علیه و آله و سلم فرمی دوشتان فێ بکەم زۆر ئاسان لەسەر زمان زۆر خۆشەویست لای خوای منان زۆر قرس و گران لە تەرازوی نامەی ئەعمالەکاندا بریتێ لە سبحان الله وبحمده سبحان الله العظیم خوای بۆ خاتی گەورەی خۆت سەرفرازی ئەم دنیا و دنیامان کە بمانگێڕە لەو عەبدانەی شرکەساتەکانی حیاتیان خۆلەکەکانی ژیانیان لخير طاعة وخوانا سياسر فكن وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين.